ئەمڕۆ وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر پەروەردەی قەزاکانی سەر بە بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر وەکو بەشداریکردن و پاڵپشتیکردن لە برایانمان لە کوردانی ڕۆژاوا ئەمڕۆکە بە کۆمەکێکی زۆر کە پێکهاتووە لە خۆراک و ئەو شتە پێداویستانەی کە پێویستن بۆ ئەم کەمپینێر ئێمەش توانیمان وەکو بەڕێوەبەرایەتی گشتی پەروەردەی هەولێر و پەروەردەی قەزاکان و قوتابخانەکان کە بەشدار بین بۆ بە مەبەستی پاڵپشتیکردنی برایانمان. بڵێ سەبارەت بە بابەتی ئەو کۆمەکە زۆری قوتابخانەکان بەشداریان تێدا کردیە، زۆری قوتابی و مامۆستایان بەشداریان لەو بابەتە کردبوو. سەرەتا منەمەوێ بڵێم کە هاوکاریەک و پشگیریەکی تەواوی کوردانی ڕۆژئاواکەین کە ئەوان هەموو خوشک و برای ئێمەن و بە هاوکاری دەستگای خێرخوازی بارزانی قوتابخانەی ئێمەش وەکو هەموو قوتابخانەکانی کە هەستا بە کۆمەکردن لە کۆکردنەوەی ئەو ئەرزاق و جلوبەرگ و خواردن و بڕی 250 قەمسەڵە و 180 پانتۆڵی بۆ مناڵان و خواردن لەگەڵ شیر و دایبی و مڕۆن و خواردنی مناڵان و لەگەڵ مەلاعب هەموو جۆرە مەلاعبێک بۆ کوڕان و بۆ کچان بەجاهێناوانە. ئێمەش وەکو بەڕێوەبەرایەتی پەروەردەی پیرمام هەوڵماندا مەجموعێکی زۆری قوتابخانەکان ئاگادارکەینەوە لە هێنانی پێداویستی بۆ هاوکاری ئەو کەمپینە. توانیمان بڕی زیاتر لە 12 تان کەلوپەلی خۆراکی زیاتر لە برنج و بەتانی و بۆکسی خۆراکی ئامادە بکەین و ئەو ڕۆژ بەشداری لەم کەمپینە بشانازیەوە وەکو پاڵپشتێک بۆ کوردانی ڕۆژاوە. وەکو هەستکردن بە بەرپرسیارەتی بەرامبەر بە خوشک و برایانمان لە ڕۆژئاوا و هەستێکی نەتەوایەتی بەڕێوەبەرایەتی پەروەردەی بنەسڵاوە لە ڕێگەی وەزارەتی پەروەردە و بەڕێوەبەراتی گشتیەوە هەستین بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ خوشک و برایانمان لە ڕۆژئاوا. دیارە لای ئێمە زیاتر لە 2 ترێلا کە دەکا بە نزیکەی 25 تەن خۆراک و بەتانی کۆکراوەتەوە زۆر دڵخۆش بوون بەوە. زۆر سوپاسی سەرجەم و بەڕێوەبەران دەکەن کە هاوکار بوون لە کۆکردنەوەی ئەو کۆمەکانە و سوپاس بە ئەو دایک و باوکانی کە بەشدار بوون، سوپاس بۆ ئەو قوتابیانەی کە بەشێکیان تێدا و ڕۆژانەی خۆی هێنابوو بۆەوەی کە بەشداری تێدا بکە و هەستێکی نەتەوایەتیە. زۆر سوپاسیش بۆ دەستگای خێرخوازی بارزانی بە ئەوەی کە ئەرچی گواستنەوەی ئەو کۆمەک و یارمەتیانە لە هەڵدەگرێتون دەیگەێنێت بە ڕۆژئاوا.
سەرەتا دەستخۆشتان لە یەکەمەوەی کە بەسەرکردنەوەی ئەو کەمپینە مە لە سنووری بەڕێوەبەرایەتی پەروەردەی ناوەندی هەولێر بە شێوەی خۆبەخشانە لە سنووری ئێمە تاوان زیاتر لە 400 قوتابخانە و باخچەی منداڵان هەیە بە خۆشحاڵیەوە بەشی هەرە زۆری مامۆستایان و قوتابیان و فەرمانبەران لە سنووری پەروەردەکەمان بەو ئەرکە نیشتیمانی ئینسانیە هەستان و بەشدار بوون لەو کەمپینە و ئەو کەمپینە وەکو ئەرکەچی ئینسانی و نیشتیمانی بۆ هاوسۆزی دەربڕین بەرامبەر کوردانی ڕۆژاوا هەموو مامۆستایان زۆربەی هەرە زۆری مامۆستایان و فەرمانبەرانی سنووری پەروەردەکەمان بەو ئەرکە هەستن و بە پێویستی دەزانم وەکو هاوسۆزیەک و بۆی کە بە ناحەزانی کورد بە شۆڤینیەکان لە دەوروبەرمان بڵین کە کورد لە هەر کوێی کوردستان بی هەر کووردە برایە هاوسۆزە لەسەر مافە نەتەوایی و شناسە نیشتیمانی و نەتەوەیەکانی بە پێویستی دەزانم بڕێک بگەڕێنەوە بۆ ڕابردوو لە کۆڕەوەکەی ساڵی 1991 کە ئەو کات بخۆم ئاوارە بووم لە وڵاتی ئێران و ئەو کاتێک کە باشوور ڕوبەڕووی درڕندەی عەرەبە شۆڤینیەکان بوو برایانمان لە ڕۆژهەڵات بەو پەڕی هەستی نەتەوەیی و نیشتیمانی ئامێز و باوەشیان کردەوە بۆ سەرجەم کوردانی باشوور ئێستا هەمان سیناریۆ ناحەزانمان شۆڤینیەکان بەرامبەر کوردیانەوەی لە ڕۆژاوە دووبارە بکەنەوە بە خۆشحاڵیەوە لەسەر تاسەری جیهان کە سۆشیال میدیا و هەموو جیهان پێی سەرسامە بەو هەستە نەتەوایەتی کە کورد هەیەی باشووریش وەکو جەرگەی یان کانگای هەستی نیشتیمانی وەکو پەناگایەکی گەورە بۆ هەموو کوردان لە هەر هەموو جیهاندا بە ئەرچی خۆی هەستاوە ئەو کەمپینە بەرفراوانانە لە هەموو شوێن و شارۆچکە و گوند و لە هەموو جێیەکان هەستاون و کوردان پێیوە پابندن هاوسۆزیە خۆیان بۆ کوردستانی ڕۆژاوا دەرەبڕن و دووپاتی دەکەینەوە کورد لە هەر شوێنێکبی یەک پارچێ یەک جەستەیە لە هەر شوێنێکی ئەو جیهانە کوردێک ڕوبەڕووی ئازار بێتەوە لە هەموو جیهاندا دەنجی ئازاری هەموو کورد دەگا بە شوێنی بەگوێی هەموو جیهانیانداوە پێویستە شۆڤینیەکان زیاتر لە ڕابردوو چاوکراوە بن لەوەی کە ناتوانن ڕێ لە مافە نیشتیمانی و شوناسە نەتەوەییەکانمان بگرن. زۆر سوپاس ئێمە وەکو ئەرکێکی نیشتیمانی و نەتەوەیی و مرۆڤی هەڵسان بە کۆکردنەوەی کۆماک لە کۆمەڵگەی شێت فاخر مێرگەسۆری و حکومی و هەروەها کۆمەڵگەی فاخر مێرگەسۆری ناحکومی و هەروەها ڕێکخراوی دایکۆ بۆ پڕەپێدانی گەشە پێدانی مرۆڤی هەڵسان بە کۆکردنەوەی کۆماک ئەو مەوادانێک کە ئێمە کۆمان کردوتەوە وە کڕیمانە شیری منداڵانە دایبی منداڵانە لەگەڵ بەتانی و جلوبەرگێکی زۆرمان هێناوە هەم چاکەت و پانتڕۆن و بلوز و کۆمەڵێک لەو جلوبەرگانە جگەی لەوە خواردنمان هێناوە یعنی ئیتر ئەوانێک کە کۆمان کردوتەوە هەروەشمان کڕێوە بێگومان ئێستا کاتیەوە هاتووە کە ئێمە یەک هەڵوێز بین و ئەوەی کە لەم چەند ڕۆژە بەڕاستی بینیمان کورد وەکو نەتەوەیەک سەلماندی کە لە تنگانە لە ناخۆشی و لەگەڵ یەکترا و هەروەها بۆشمان بە دیارکەوت کە کورد هیچ کەسێکی نییە ئەو هەموو وڵاتە نێودەوڵەتیانە ئەو هەموو ڕێکخراوە مرۆیانە کەس بە هەنای کورد نەهات تەنها خۆمان ئەوەی کە بە خۆشحاڵیەوە بینین لەلایەن کەناڵەکان لەلایەن ڕێکخراوە مرۆیەکانی کوردستان هەر هەمویان توانیان ئەرکێکی نیشتیمانی جێبەجێ بکەن بێگومان ئێمە ناتوانین ئەو هەموو کێشەیە چارەسەر بکەین بەڵام دەتوانین کەمێک لە ناخۆشیەکانیان کەمێک لە بیرینەکانیان کەمکەینەوە من خۆشحاڵم کە ئەبینم چەند ڕۆژە ژمارەیەکی زۆر کۆمەک گەیشتۆتە برا خوشکەکانمان لە ڕۆژئاوای کوردستان.
لەسەر ئەرچی بەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان هەڵمەتی کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری بۆ کوردانی ڕۆژئاوا لەسەر دەستی بەڕێوەبەراتی گشتی پەروەردەی ناوەند هەڵسان بە کۆمەک و هالی کاری خەرچی ڕۆژئاوای کوردستان ئێمەش وەکو پەروەردەی ناوەندی هەولەن هەستین بە ئاگادارکردنەوەی گشت قوتابخانەکانی سنووری و خۆمان بۆ هاوکاری خەرچی ڕۆژئاوا. وەکو ئەرکێکی نیشتیمانی و پەروەردەیی کۆمەڵگەی پەروەردەیی بارزانی نەمر بە هەر سێبەشی باخچە بنەڕەتی دواناوەندی ماوەی هەفتەیەکە لەگەڵ ڕاگەیاندنی ئەو هەڵمەتەی کە سەرجەمی مرۆڤایەتی و هەر تاکێکی کوردی ئەم کوردستانە دەستی بە کۆکردنەوەی کۆمەک و هاوکاری کردووە. ئێمەش وەکو کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر کۆمەک و هاوکاریەکانمان بە سوپاسەوە کە بە دروستکردنی ستافێکی کارا و لێهاتوو هاوشان بە تێکەڵبوونی ناخی قوتابیانمان کە ئەوانیش وەکو قوتابیەک و وەکو لە کۆمەڵگەکەیە ئەخوێنن دەستی هاوکاری و کۆمەک و بە تایبەتیش دایک و باوکە بەڕێزەکان بەڕاستی ماوەی هەفتەیەکە لەگەڵمانە ماندوون. بۆ پرسیاری جەنابەت مامۆسای بەڕێز ئەو کۆمەک و هاوکاریەی کە کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر لە ماوەی ئەم هەفتەیە کۆی کردوتەوە پێک هاتوبوو لە چەندین مادەی جیاواز. ئەوەی کە ئێمە فۆکەسمان خستۆتە سەر بە تایبەتی شیر و پێداویستی مناڵ، پێداویستی ئافرەت، هەروەها خۆراکی وشک بە تایبەتی هەمووی لە ناو پاکێجی تایبەت و لە ناو کارتۆنی تایبەتە کۆکرابەوە. بە خۆشحاڵیەوە ئەمڕۆ کۆمەڵگەی پەروەردەی بارزانی نەمر وەکو ستافێک پێشوازیمان لێکرا لەلایەنی دەستگای خێرخوازی بارزانی کە هاوشانی هەموو قوتابخانەکان و بە ئامادەبوونی جەنابی وەزیری پەروەردە و تەواوی بەڕێوەبەری گشتی پەروەردە هەروەها بەڕێوەبەرانی پەروەردەکانی سەر بە سنووری بەڕێوەبەراتی پەروەردەی هەولێر ئامادە بووین بەوەی کە کۆمەک و هاوکاریەکانمان بگەێنینە کوردانی ڕۆژئاوا. مای نیگەرانیە هەر تاکێکی کورد بە تایبەت ئێمەی ئافرەت و وەکو پەروەردکارێکیش هەست بەو ئێش و ئازارە دەکەین کە دەبینین کوردانی ڕۆژئاوا لە هەر پارچێکی ئەم کوردستانە ڕۆژانە تووشی نەهامەتی و دەردەسەری دەبنەوە. بەداخەوەین کە دەبینین قەدەری میلەتی کورد وەها بووە بە پێی سەردەمە جیاوازەکان تووشی نەهامەتی بووە، ئازاری بینی و برسی کراوە، تینو کراوە. ئەم یەکدەنگی و کۆدەنگی کە میلەتی کورد ئێستا دەبینرێ مای خۆشحاڵیە کە کۆدەنگی میلەتی کورد بگەێنرێ بە هەموو جیهان کە بەسە چیتر ئازار و ئەشکەنجەی میلەتی کورد نەدرێ. کوردانی ڕۆژاوای کوردستانیش وەکو هەر مرۆڤێکی سەر ئەم زەمینە مای ئەوەیە کە لە خۆشترین ژیانە بژین. بە تایبەت مامۆسای بەڕێز کە دەبینین لە سۆشیال میدیا کۆرپەکانمان مناڵەکان لە سەرمانە لە برسانە گیانیان ئەسپێرن بە خاکی پیرۆزی کوردستان. ئەمە هەر تاکێکی بەڕاستی نیگەران کردووە. منیش وەکو مامۆسایەک بەڕاستی زۆر پێی نیگەرانم. لە ناخی خۆمانە بەڕاستی زۆر بێتاقەتین، هەست بە داڕوخانێکی زۆر دەکەین کە دەبینین ئێستا لە تەواوی سۆشیال میدیا لە تەواوی جیهانە کوردان تووشی ئەو ئازار و مەینەتیە دەبنەوە. تەمەنای ئەوە دەکەم کە ڕۆژێک بێت ئێمەش هەوای ئازادی لە خاکی پیرۆزی کوردستان و بەڕاگەیاندنی دەوڵەتی کوردی ببینین و ببیستین.
بەڕاستی کە توانیمان شت کۆکەینەوە بۆ مناڵانی ڕۆژئاوا و خەڵکی ڕۆژئاوا هەستێکی زۆر خۆشمان هەبوو چکە توانیمان هەستی نەتایەتیمان بجوڵێ کە وەکو کوردێک بتوانین هاوکاری کوردەکانی تر بکەین کە وەکو دەزانین کە مرۆڤایەتی لە بەخشیندا دەست پێ دەکات و هیوادارین هاوکاریەکانمان بێتە تشایەکی ئەمیندار بۆ خۆشکبراکانمان لە ڕۆژئاوا. لەم کەمپینە پێم بە باشم زانی بە هاوکاری مامۆستاکەمان لە ڕێی هونەرەوە یارمەتی کوردانی ڕۆژئاوا بدەین چەند تابلۆیەکمان کردووە ئەمە بە معناترین تابلۆیە ئەمە دڵی خۆمە لەسەر تابلۆیەکە کێشامە ئاڵای کوردستانم لەسەری داناوە چونکە من چەند مام و خاڵ و باپیرانم شەهید کراون و خوێنیان ڕشتووە لە پێناو ئاڵای کوردستان.